سڵاوی خوای گەورەتان لەوێ وەرن بە ئەڵمانی فێرتان کەم. ئەو زمانە جوانە. بە بەرادەری خۆت بڵێ حاڵت چۆنە. Wie geht es dir? Wie geht's dir? دوارەی کەرەوە. Wie geht es dir? Wie geht's dir? Wie geht's dir? هاوڕێن تکایە تکراری بکەنەوە باوکو زمانتان باز پێڕابێت و بتوان قسەی پێ بکەن. بێ ئەوەی کە بزانی خۆت فێری زمانی ئەڵمانی بی دڵنیا بن. ئێستا کەسێک محتەرمانە بڵێت حاڵت چۆنە ئەوا لێتە پرسێ یا لە کەسێک بپرسی حاڵت چۆنە بە احترام و Wie geht's Ihnen? Wie geht es Ihnen? کە کورتە بێت وڵێت Wie geht's Ihnen? ئێستا بڵێ بە کەسی بە احترام بڵێ حاڵتان چۆنە؟ Wie geht's Ihnen? Wie geht's Ihnen? ئەمە نوێیە ئەڵێ من زۆر باشم. Es geht mir sehr gut. Es geht mir sehr gut. Es geht mir sehr gut. ئیتر حەزی لە کاورا بوو بۆ نمونە کەسێک بەڕێز بوو لەلاتە کەسێک حەبی لە دڵتا بڵێ Es geht mir sehr gut. Danke. Und Ihnen? ئایشاوە سپاسێکی دەکەت دەڵێ ئەی جەنابتان ئێوەی بەڕێز بەڵام زۆر قورس نەیگرن. بڵێ باش نییەم. باش نیم. Es geht mir nicht gut. Es geht mir nicht gut. ئێستا بڵێ باش نیم. زۆر باشە. بە شێوازی کورد بڵێ خراپ نییە. Nicht schlecht. تکراری کەرەوە. ئێستا بڵێ باش نییە. Nicht gut. Nicht gut. Nicht gut. ئێستا بڵێ خراپ نییە. Nicht schlecht. ئێستا بابەتەکە خۆشی هەمانە هەمووی نوێن لەگەڵ تکراری کەنەوە. Guten Morgen. بەیانیت باش. Guten Morgen. بەیانیت باش بە ئەڵمانی بێ بە Guten Morgen. Guten Morgen. Morgen ئەنووسرێت بەڵام Hochdeutsch یعنی بە زمانی ئۆریجیناڵ نازانم چی بڵێن بە کوردی. ئەڵێن Guten Morgen. Mor وەکو ئەیەک ئەڵێن ئەو ڕێ. ئەگەر بڵێن ڕۆژ باش ئەم کاتت باشە ڕۆژ بە پێم وایە ڕۆژ باش باشترە بم تەرجمە. Guten Tag. Guten Tag. Guten Tag. ئەگەر بڵێن ئێوارەت باش بە ئەنگلیسی ئەڵێ بە Good evening بە ئەڵمانی ئەوێت بە Guten Abend. Guten Abend. ئەمە تکاریکردن لەگەڵما هەمیشە کە ئەمانە ئێڵەمەم نوێ. Guten Abend. ئێوارەت باش. ئەگەر بڵێ شەو باش یا شەوت شاداوانە کە ئەڵێن Good night بە ئەنگلیسی ئەڕۆنە خەون ئەڵێن Good night. ئەمە بە ئەڵمانی ئەیڵێن Gute Nacht. Gute Nacht. Gute Nacht. بێڵێرۆ Gute Nacht. Gute Nacht. Gute Nacht. ئەگەر کەسێکیش ناساغ بێت نەخۆش بێت تۆ ڕۆی بۆ لای سەردانیەکەی پێی ئەڵێ Gute Besserung. Gute Besserung. Gute Besserung یعنی هیوای ئەوەی بۆکەی کە زووتر چاک بێتەوە. نازانم چۆن تەرجمە بکەمەوە بەڵام کەسێکە نەخۆش بێ ئەی بینەچی بۆ لای ئەڵێ Gute Besserung. Gute Besserung. Gute Besserung یعنی بەکووە هیوا بۆ کەسێکی کە باش ببێتەوە یعنی ئەڵێ شفات بۆ بێت بە خێرایی شفات بۆ بێت بە خێرایی باش ببیتەوە. من نازانم بەڕاستی بە کوردی چۆن تەرجمە بکەمەوە بەڵام ئەتوانم بەوە بڵێم کە هیوات ئەوەیە کە ئەو کابرا باش بێت یعنی حەست دەوەی حەزەکەی کە ئەو کابرا باش بێتە پێڵێ Gute Besserung یعنی باش ببیتەوە بە خێرایی. Gute Besserung. Gute Besserung. لە ئەڵمانیا شتێکیان هەیە بە عەکسی خەڵکن
یعنی ئێمە ئەگەر کابرا خواردنی خوارد ئەڵێن عافیت بێت و من ئاوا هەستەکەم کە ئەمە عەکسی خەڵکە. ئێمە خۆمان هەر لە سەرەتا ئەڵێن فەرموو کە خواردی تێر بوو لە کولتوری ئێمە ئەڵێن عافیت بێت و نۆشگیان بێ. ئەمە بە کوردی ڕۆژهەڵات دەڵێن نۆشگیان و نۆشی گیان و ئاوا. بەڵام عافیت بێت ئێوەڵێن وەبزانم ئەڵێن عافیت بێ، ئەو بۆ کوردی باشتر ئەڵێن عافیت بێ. عافیت بێ بە زمانی ئاڵمانی ئەڵێن گوتن ئەپتیت، گوتن ئەپتیت. بە زمانی ئینگلیسی ئەڵێن گت ئاپتت، گت ئاپتت. بەڵام بە زمانی ئەڵمانی ئەڵێن گوتن ئەپتیت، گوتن ئەپتیت. بڵێ عافیت بێ گوتن ئاپتیت، گوتن ئاپتیت. ئێستا دیسان لەگەڵ یەکە ئەمە دوارەیەکەین و ئەیڵێنەوە، بەڵام ئەمە ئەگەر بەیانی بێت لە جیاتی سڵاو بەکارێنی، یعنی لە سەعاتی ئەوەی کە ئیتر ئەڕۆی دەدرۆ بەیانیەوە تۆ بڵێ ئەگەر سەعاتی 56 بەیانیش بێت کە ڕۆژی دەرۆ گوتن مۆگن ئیتر ئەڵێ هەتاکو سەعاتی 11-12 نیوەڕۆ. ئیتر گوتن تاکیش هەر لە سەعاتی هەندێک جار دە ئەیڵێن ئەوان هەتاکو سەعاتی 5 ئێوارە. گوتن ئابندیش ئەوە لە 5 ئێوارەی ئەیڵێن هەتاکو کاتی خەو. کە ڕۆشتی بخەوی ئەڵێن گوتە ناخت، کە ڕۆشتی بخەوی. یعنی بۆ نمونە ئەگەر کابرایەک ببینی ئەتوانی پێی بڵێ گوتن ئابند، بەڵام ناتوانی پێی بڵێ گوتن ناخت، چونکە نەتو ئەتێ بخەوی نە ئەو ئەیەوێت بخەوێت. لەو شێوازە نەیڵێن چونکە هەڵەیە، ئەوێ بڵێ گوتن ئابند. باشە؟ ئێستا بەیانیت باش بوو بەچی؟ گوتن مۆگن، گوتن مۆگن. ئەی ڕۆژ باش بوو بەچی؟ گوتن تاگ، گوتن تاگ. ئەی ئێوارە باش بوو بەچی؟ گوتن ئابند، گوتن ئابند. ئەی شەوت شاد، شەو باش. ئیدی بۆ کاتی خەو بە کابرا بە یەکتر ئەڵێن. ئەگەر کەسێ بێت بڕێ بخەوێت ئەڵێت خواتان لەگەڵ من ئەڕۆم بخەوم، ئەوانش بێڵن گوتە ناخت، گوتە ناخت، گوتە ناخت. گوتە ناخت بەس بۆ کاتی ڕۆشتن بۆ خەو ئەیڵێن. یعنی ئەگەر ڕۆشتی بۆ خەو ئەیڵێ گوتە ناخت، ئەوە ئەڵێ گوتە ناخەو بەرامبەرتە. گوتە ناخت، گوتە ناخت. ئەگەر بە کەسێک نەخۆش و چی بۆ لای بۆ سەردانی چی پێڵێ؟ گوتە بەسەغۆن، گوتە بەسەغۆن، گوتە بەسەغۆن. ئەگەر چی بۆ سەردانێکی نەخۆش چیە پێڵێ؟ کەسێک نەخۆش بوو ناساغ بوو گوتە بەسەغۆن، گوتە بەسەغۆن. ئەگەر بە کەسێ بڵێ عافیت بێ گوتن ئاپتیت، گوتن ئاپتیت. ئێستا بڵێ عافیت بێ گوتن ئاپتیت، گوتن ئاپتیت، گوتن ئاپتیت. ئێستا بڵێ بەیانیت باش گوتن مۆگن، گوتن مۆگن. ئەی بڵێ ڕۆژ باش گوتن تاگ، گوتن تاگ. ئەی بڵێ ئێوارەت باش گوتن ئابند، گوتن ئابند. ئێستا بڵێ شەو باش شەو شاد گوتە ناخت، گوتە ناخت. ئێستا کە بڕۆی بۆ سەردانی کەسێک ناساغ بێت و نەخۆش وێ چی پێڵێ؟
Gute Besserung. Gute Besserung. Gute Besserung. Gute Besserung. Gute Besserung. Gute Besserung. ئەگەر بە کەسێ بڵێ عافیت بێ وەکوەی کەوتم ئەڵمانەکان بەر لە خواردنەڵێن عافیت بێ چێڵێ بە ئەڵمانی Guten Appetit. Guten Appetit. Guten Appetit. ئێستا بڵێ بەیانیت باش Guten Morgen. بەڵێ ڕۆژ باش Guten Tag. بەڵێ ئێوارە باش Guten Abend. بەڵێ شەو باش Gute Nacht. بەڵێ هیوام ئەوەی کە باشتر ببیتەوە Gute Besserung. بەڵێ عافیت بێ Guten Appetit. بەم شێوازە ئەتوانین لەگەڵ خەڵکە قسە بکەن و بەکاری بێن و بە جوانیش فێری ئەم زمانە ببن. ئێستا ئەم بەشە هەمووی نوێیە تکایە تکراری بکەنە و چەند جارێک ئەم دەرسە تکرارکەن و تکایە کوێیەک لێ بگرن و تکراریکەن ئەم دەرسە زۆر گرنگە بۆتان. ئێستا گەینە بابەتێکی دیکە و باسێکی دیکە لەم باسە پرسیارکردن هەندێک پرسیار و هەندێک ڕستەیەکە لێرە فێری ئەبن زۆر بە کەڵکدانیت. یەکەم ڕستە ئەوەیە Sprechen Sie. Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? ئەڵمانی قسەکەن ئێوەی بەڕێز Sprechen Sie Deutsch? ئێوە ئەچن بۆ هەرجێگە لە ئەڵمانیا ئەگەر ئەڵمانێکتان باش نەبێت کابرا لێتان نەپرسێت Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? تۆیش بەدڵنێ ئەڵێ Ja, ich spreche Deutsch. Ich spreche Deutsch. Ja, ich spreche Deutsch. Ja, ich spreche Deutsch. Ich yani من. Ja yani بەڵێ. Sprechen قسەکردن spreche. Ich spreche بۆ من بەکارێت ئەمەی کە بەم شێوازە سەرف ئەکرێت یعنی بەکار ئێن ئەم فرمانە. Ich yani من spreche Deutsch. ئەچیتر پرسیارتان لێکن Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? Sprechen Sie Deutsch? ئێوە دەڵێن Ja. ئەوە بەخۆت بڵێ Ja. Ich spreche Deutsch. Ich spreche Deutsch. تێگەیشتن بە زمانی ئەڵمانی verstehen ئەبێ verstehen. ئەگەر بڵێ من تۆ لە تۆ تێئەگەم ئەڵێ Ich verstehe dich. Ich verstehe dich. Verstehe ئەنووسرێت بەڵام ئەو ئێکە گەیشتە هەیە تۆزێ بەرز ئەیڵێن یعنی بەرز نەکوە بەخێڕینێتەیە کێشی هێنن ینی ئەیکەن بە سێپیت ئەوە ناتوانم بڵم سێپیش بەڵام ناڵێن هەروەکو وەکو ئێکە کە لەگەڵ هەیەکە ینی جۆری وەکو گێت بەو شێوازە. Ich verstehe dich. ینی من لە تۆ تێگەم. Ich verstehe dich. 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 ئەگەر بڵێ تێناگەم لە تۆ تێناگەم. Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht.
Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. Esta bola tiene agam? Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. Bola tiene agam disan? Ich verstehe dich nicht. إذا برسيار لبرامبر كذا أكن ألين باحترام بيلين كسيك وقتم بود يكم جار كمان برسان لكن ألين sprechen Sie Deutsch يوج ألين ja ich spreche Deutsch ja ich spreche Deutsch إستا أو برامبر كذا برسيل لمن تيجي باحترام اللي غلطان خساقات بريزو verstehen Sie mich Verstehen Sie mich? Ja, was man da beim Amerikaner person verstehen Sie mich? Verstehen Sie mich? Verstehen Sie mich? Ja, وجه الجواب أولين بدلني أيوة ناين ناين لزماني ألماني يعني نا أتواني بلاي ناين Ich verstehe Sie nicht Ja, أتواني بلاي Ich verstehe Sie nicht Ich verstehe Sie nicht Ich verstehe Sie nicht Ich verstehe Sie nicht. يسا بيلارو من الجناب تيناغم Ich verstehe Sie nicht. Ich verstehe Sie nicht. يسا برادري خود بلي او كسك برادري نزيك اتواني دوتسن يعني بكيت دوتسن يعني بشوازك بدو بايني بكيت بدو لقل يحسب بكيت نلا يزي اما زيتسن من هيو دوتسن زيتسن بو هيك بيان لا يزيو اينن كلقل يناخساكي دوتسنيش بو شوازك بكسانك علي برادري نزيك نو اتواني لقل يناخسب يا كسك حزك بي بلاي دو لجاتي زي دو يعني تو زي يعني تو بلان بشوازي بريز زي كتير هي يعني ايوا يعني بكومل يعني زورت لشان كز ابن بزي يتر اول سنه بوش راح باسي دي تام بكم دي سنه فيديو كتير بس ايوا ام دوانا فير بن او زيغا بفيدي قورا انو زيد يعني باحترام خصكن قالو برامبر تاع اگر بتاني لقال كسيغا باحترام خصبكن في الين زي بفيتي قوريج اينوسن همو جار بفيدي قورا ابي بيت لأنه ورستها أبي بفيدي قورا بنصرت يا سابا برادري نزيكي خود يا برفيقي خود بلي لمن تيجي verstehst du mich 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 يعني لمن تيجي ببرادري خود يا ببراي خود يا بخوشكي خود يا بدايك باوكي خود يا يعني هر کسی که اتوانی لەگەڵ یانە وەکو بەرادەر سەیران کردو نێزیکیان نێزیک بە تۆ بن ئەگەر بڵێ داوای لێبوردن نەکەم بە زمانی ئەڵمانی ئەڵێ es tut mir leid شێوازی زۆر هەیە ئەمتانێ جارێ فێر ببن es tut mir leid es tut mir leid es tut mir leid داوای لێبوردن نەکەم ئێستا بڵێ داوای لێبوردن نەکەم من لە تۆ تێناگەم Es tut mir leid. Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. Ich verstehe dich nicht. بڵێ داوای لێبوردن نەکەم لە تۆ تێناگەم Es tut mir leid. Ich verstehe dich nicht.
هاوڕێیانی خۆشەویستم گەیشتنە کۆتایی ئەم ڤیدیۆ هەر لێرەوە پێتان دەڵێم تکایە چەند جارێک گوێی لێ بگرنەوە ئەگەر 4-5 جارێک گوێی لێ بگرنەوە یەکەم جار و دوم جار دەبەدڵێ هەمووی بەڵکو فێر نەبن ئەگەر تا ئێستا زمانی ئەڵمانی فێر نەبوونە بەڵام تکایە لەگەڵی تکراری کەنەوە گوێی لێ بگرنەوە خوا حافیزتان بێ خوا حافیز